بوي إمامي نووي لشرح صحيح مسلم فرميتي واعلم أن سب الصحابة رضي الله عنهم حرام من فواحش المحرمات. فرميتي أقات لي بي هلا كردن برانبر أصحاب كاني في غمر صلى الله عليه وسلم بأدبي كردن برانبر أصحاب كاني في غمر إخوة لقورترين قناح كان ويبي أقاما لخومان به. إمام مالك فرمي إن الذين يشتمون الصحابة إنما أرادوا رسول الله صلى الله عليه وسلم. أفرمي أو كساني كجوين بأصحاب كاني في غمرة والله ما بس في غمرة دواي في غمريش أمجا ما بس خوايا چونکە تۆ ڕەخنە لە خوا ئەگری وەکە وایە بڵێ خوایە تۆ لێت نەزانی ئەمانەت کردە هاوڕێی پێغەمبەر تۆ حکمەتت نەبوو علمت تەواو نەبوو چۆن کۆمەڵێکی دز و جەردە و تیرۆریست ئەکەی بە هاوڕێی پێغەمبەر لە دوای پێغەمبەر ئەوان بوون بە خەلیفە کۆمەڵێ خراپەکار داوێن پیس نەعوذ بالله لا حول ولا قوة إلا بالله. ئەمجا ڕەخنەیە لە پێغەمبەر صلى الله عليه وسلم کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم دینەی داوەتە کەسانی بگەێننە ئێمە دەمپیس و درۆزن و داوێن پیس و تیرۆریست و خراپەکار. پێغەمبەر دینەکەی داوەتە کەسانی چونکە ئێمە ئەزانین المرء على دين خليله هەموو ئینسانێ لەسەر دینی برادەرەکەیەتی لەسەر ڕێبازی ئەوانە. برادەرەکانی پێغەمبەر کێ بوون صلی الله عليه وسلم؟ ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلی و طەلحە و زوبەیر و أبو عبيدة سعدي بن أبي وقاص سعيد كري زيد أبو هريرة أنس كري مالك خزانة كاني خاتو عائشة خاتو حفصة رضي الله عنهم أوانا پێغەمبەر ئەوانەی کردە هاوڕێ پێغەمبەر لێ نەزان بوو نعوذ بالله. بۆیە ڕەخنەگرتن نعوذ بالله یان بێئەدەبی کردن بەرامبەر ئەصحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەک ئەوە وایە بێئەدەبی بکەی بەرامبەر بە پێغەمبەر و بەرامبەر بە خوای پەروەردگار. پاکترین خەڵق کە خوای تەعالا هەڵی بژارد ئەوانە بوون کە لەگەڵ پاکترین و کۆتا پێغەمبەرا بوون. لەبەرەوەی ئەگەر ئەوان نەبوایە ئەم دینە بە لارویلۆری ئەگەیشتە ئێمە. لە هەموو زەمانێکە خەڵکانێک هەبوون هەوڵیان داوە دین تێک بدەن لاریکەنەوە بەرەو لایەک بیبن. ئەی ئەگەر نەعوذ بالله ئەصحابەکانی پێغەمبەر ئاوایان بکردایە ئەم دینە چۆن ئەگەیشتە ئێمە؟